وەفدێکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرپەرشتی دکتۆر جوان ئیحسان سەرۆکی فراکسیۆن و بە بەشداری پارێزگاری دیالە و قایمقامی خانەقین و کەسایەتیەکانی سنوورەکە بە مەبەستی دۆزینەوەی ڕێگە چارەی کێشەی ئەمنی لە خانەقین و دەوروبەری لە بەغدای پایتەختی عێراق سەردانی دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراقیان کرد و کردەوە تیرۆریستیان نەخوازراوەکانی ئەم دوایی خانەقینیان بۆ سەرۆک کۆمار باس کرد. لە بەرامبەردا سەرۆک کۆماری عێراق ستایشی هەوڵەکانی فراکسیۆنی یەکێتی کردو پەیامی دڵنیایی بە وەفدی ناوبراودا کە چارەسەری کێشەی ئەمنی خانەقین و پارێزگای دیالە هەرچی زووە بکرێت و چی دیکە هاوڵاتیانی بێدیفاع نەبنە قوربانی مەرامە گڵاوەکانی تیرۆرستان. وەفدەکەی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان و دیالە و خانەقین سەردانی هەریەکە لە وەزیری ناوخۆ و وەزیری بەرگری عێراقیان کرد. بە هەمان شێوە سەردانی سەر و کۆمارمان کرد بە هەمان شێوە پارێزگاری دیالە ئامادە بوو خەڵکێکی زۆر لە سەرک عشیرەت و کەسە دیارەکانی پارێزگای دیالە هاتبوون و ئامادە بوون لێوێش بە هەمان شێوە جەختکرایەوە لەسەر ئەوەی کە ئەم کێشانە کێشەی جدین و نەبوونی سەقامگیری ئەمنی لە ناوچەکە وای کرد و ژیان و گوزەرانی خەڵکی بەتەواتی تێکاوە هەڕەشەیەکی تەواو لەسەر ژیانی خەڵک لەسەر ئەمنیەتی خەڵک و لە دوای ئەوەشەوە سەردانی وەزیری بەرگری حکوومەتی فدرالمان کرد سەردانی وەزیری ناوخۆی حکوومەتی فدرالمان کرد هەر بە یاوەری پارێزگاری دیالە و لەگەڵ ئەندامانی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەوێش جەخت کرایەوە لەسەر ئەوەی کە پێویست بەوە ئەکات مەلەفی ئەمنی لەناو خانەقینە دەبێت بەتەواتی حکوومەتی فدرال بە هەماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمە سەرپەرشتی بکرێت و سنوورێک دابنرێت بۆ ئەو تەجاوزانی کە لەسەر خەڵکە کرێت و لەسەر ژیانی خەڵک و گوزەرانی خەڵک دەکرێت لەو ناوچانە. هەوڵ هەیە بۆ ئەوەی هەوڵەکانی جدین بۆ ئەوەی کە لێک تێگەیشتن لە نێوان حکوومەتی فدرال و لە نێوان حکوومەتی هەرێمە لەسەر مەسەلە ئەمنیەکان بیر و بۆچوونەکان لە یەک نزیکەکرێتەوە و حتمان هەنگاوی جدی دەنرێت لە کاتی گونجاوە لە ڕۆژانی داهاتووە لە ماوەی داهاتووە. ڕێککەوتی لەسەر ئەوەی هەموو تیمی بەڕێز پارێزگار و قایمقامی خانەقین و بەڕێوەبەری پۆلیس و هەموو ئەو تیمانە هاتین لەلایەن فەخامەتی سەر و کۆمار کاک دکتۆر بەرهەم پێشوازی کرا و هەر ئەمڕۆکە دوای کۆبنەوەکەی سەر کۆمار لەگەر وەزیری بەرگری لەگەر وەزیری ناوخۆ ڕێککەوتین لەسەر ئەوەی کێشەکان دەست پێکەن چۆن چارەسەری کێشەکان بکرێت. لە تەواوی ئەو کۆبوونەوە و دانیشتن و گفت و گۆیانەدا تەکید کرایەوە لەسەر هەماهەنگی و بتەوکردنی پەیوەندیەکانی هێزەکانی عێراق و هەرێم لەو ناوچانە و خانەقین بە تایبەتی ئەمەش هەنگاوی جدی بۆ دەدرێت لە ئایندەدا لە پێناو دەسەبەرکردنی ئارامی و ئاسایشی تەواو بۆ هاوڵاتیانی سنوورەکە. بە مۆشێخانی گەلی کوردستان بەغداد.